بەداخەوە لە هەرێمی کوردستان ئامارەکانی توندوتیژی ئەومان پێڕاگەێنن کە ساڵانە ڕێژەی توندوتیژی ڕوو لە زیادبوونە، ڕێژەی تەلاق و جیابوونەش بە هەمان شێوە ڕوو لە زیادبوونە. بەپێی تازەترین ئامارەکان وە بەراورد ساڵی 2021 لەگەڵ ساڵی 2022 چونکە هێشتا ئامارەکانی ساڵی 2023 لە بەردەستانین، بێگومان ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە هەموو پارێزگاکان بە ڕێژەیەکی زۆر کە زیاتر لە 1000 حاڵەت زیادیان کردووە، واتە لە 4 حاڵەتی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان حاڵەتێکیان بەرەو هەڵەشانەوە ئاچێت. بێگومان ناتوانین بڵین ینی توندوتیژی لە هەموو شوێنێک بوونی هەیە، لە سەنتەری شارەکان لە قەزا و ناحیەکان بە هەمان شێوە بوونی هەیە و بێگومان ئەگەر ژماری دانیشتوانیش لە شوێنێک زۆرتر بێ، ڕێژەی توندوتیژیەکان لەو شوێنە زیاترە بێ. بۆیە سێرەکەین لە سلەیمانی لە بەرەوەی قەزا و ناحیەکانی و ژماری دانیشتوانی سلەیمانی و دەوروبەری زیاترە بە مقارنەتەن بە پارێزگاکانی تر، بۆیە ڕێژەی توندوتیژی لە پارێزگای سلەیمانی زیاترە و بە هەمان شێوەش لە هەولێر ڕێژەی توندوتیژیەکان بەرز بۆتەوە و لە دووەکیش و بە بەراورد بە پارێزگای هەڵەبجە بە هەمان شێوە. ڕاستە ڕێژەکە کەمە 74 بۆ 75 حاڵەتی توندوتیژی هەیە، بەڵام هێشتا لە هەڵەبجەش ڕێژەی توندوتیژی بەرز بۆتەوە. بێگومان هەموو جۆرەکانی توندوتیژی بوونی هەیە لە ناو خێزانەکانە، بەڵام ئەو ئێستا کە زۆرترینیان هەیە توندوتیژی دەرونیە و توندوتیژی ئابووریە و زۆر جاریش ئەگاتە ڕادەی توندوتیژی جەستەیی و توندوتیژی سێکسیشمان هەیە، هەم لە ناو خێزان هەم لە دەروی خێزان و زۆر جاریش وەکو باسم کرد جۆرێک لە توندوتیژی ئەلکترۆنیمان هەیە، ئەوەی کە لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەکرێکە ئەمەش ئەچێتە چوارچێوەی توندوتیژی دەرونیەوە، چکە زۆر جار کەسەکان یەک نابینن بەریەک ناکەون، بەڵام سێرەکی لە ڕێگەی وتی نەشیا و کۆمنتی نەگونجاوە یاخود هەڕەشە پێکردن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، ئەمەش جۆرێکی ترە لەو توندوتیژیانی کە لەم دوایانەی ساڵانی دوایی داهاتۆتە ناو کۆمەڵگەی کوردیەوە. هەموو جۆرە خەڵکێک بەر توندوتیژی ئەکەوێت. ئێمە کەیسمان هەیە کە لە ئاستێکی بەرزی خوێنەواریان بەڵام توندوتیژی بەرامبەر کراوە یاخود توندوتیژی ئەنجام داوە و لە بەرامبەریشە هەمانە لە ئاستی خوارەوەی کۆمەڵگا، واتە ئێمە ناتوانین بڵین ئاستی ڕۆشنبیری ڕێگرێ لە ئەنجام نەدانی توندوتیژی لە هەموو جۆرەکان هەمانە، بەڵام بەداخەوە زۆربەی جار توندوتیژیەکان لە ناو ئەو خێزانانیان بە تایبەتی کە ئاگاتە ڕادەی توندوتیژی جەستەیی ئەو کەسانن کە ئاستێکی خوارەوەی کۆمەلگان یاخود چینی خوارەوە یاخود ئەوەی کە خوێنەوارێکی مامناوەندیان هەیە. کۆمەڵی هۆکار هەیە کە ئێستا لە هەموو لە شوێنێکەوە بۆ شوێنێک هۆکارەکان ئەگۆڕێ، بەڵام بەپێی بەدۆداچوونی ئێمە بە تەجروبەی ئێمە لە ناو خێزانەکانە کۆمەڵی هۆکاری زۆر هەیە کە یەکێک لەوانە کێشەی ئابووریە کە لەم ساڵانی دواییدا بەداخەوە بەهۆی نەبوونی موچە و بەهۆی خراپی باری گوزەرانی خەڵکەوە، بەهۆی دەستنەکەوتنی ئیشەوە، بەهۆی بێکاریەوە، ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە کێشەی خێزانی دروست دەکات، بەوەی کە ناتوانن ماڵی سەر بەخۆیان هەبێت لەناو چەند خێزانێک بێکەوە لەناو خانوویەکە ئەژین کە ئەمە زۆر جار کێشەی خێزانیان بۆ دروست دەکات و لە لایەکی تریشەوە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی ترە بۆ زیادبوونی توندوتیژی. داخەوە لەم ساڵ ئامارەکانی توندوتیژیش بە شێوەیەکی فراوان باس نەکراوە، تەنها چەند ڕێژەیەک باس کراوە کە ژمارەی سکاڵەکان چەند بووە و ژمارەی لێخۆشبوون چەند بووە و ئەوانەی پەیوەندیان کردووە، بەڵام ئەو لەسەرەوەی کە جۆری کێشەکان چی بووە یاخود تەمەنی ئەو کەسانی کە سکاڵیان تۆمار کردو یاخود توندوتیژیان بەرامبەر کراوە، ئەمانە باز ناکرێت لە ناو ئامارەکانە. ئەمەش بەبەستی ئەوەی کە زۆر خەڵک شارەزایی نەبێت لەسەرەوەی کە هۆکارەکانی توندوتیژی چیە. بە هەمان شێوەش بابەتی کوشتنی ژنانیشێکە لەو حاڵەتانی کە ئێمە دوو جۆر کوشتنمان هەیە، کوشتنی ئەوەی کە کەسێک خۆی ئەکوژێ ئینتیحارەوە، کەسێکیش کە ئەکوژرێ لەلایەن کەسێکی ترەوە، بە هەمان شێوە چۆن خۆسووتانمان هەیە یاخود کەسێک کە هانی کەسێک یا بۆ سووتاندن، کە بەداخەوە زۆر جار ئامارەکان ڕاستی و دروستی ئەو حاڵەتانە باس ناکرێت. لە کۆمەڵی هۆکار هەیەکێک لەوانە کە لەوچی خۆیان نەیانەوێت سکاڵا تۆمار ناکەن، ئەو کەسێک کە کەسێکیان ئەکوژدێ یاخود کچێکیان ئەکوژدێ یاخود ژنێک، چونکە زۆر جار ئەو ژن و کچانەی کە ئەکوژرێن لە هەرێمی کوردستان لەلایەن کەسی نزیکی خۆیانەوەیە، بۆیە سێرەکی سکاڵا کارمان نییە لەسەر دۆسیەکە، بۆیە کاتێککە سکاڵامان نییە ناگاتە بنکەکانی پۆلیس و سکاڵا تۆمار ناکرێەوە، دوجار دۆسیەک فایلێک بوونی نییە لە ناو دادگاکانە. ئەمە یەکێکە لە هۆکارانەوە. یەکێکتر لە هۆکارەکان زۆر جار ئامارەکان بەڕاستی و دروستی باس ناکرێت بۆ ئەوەی کە
نەبێ بە خەتەرناکیەک بە ترسناکیەک لەسەر کۆمەلگا بۆ ئەوەی خەڵک نەڵێت کە لە ساڵێکا چەند کەس ئەکوژرێ بۆیە بەداخەوە کە پێویستە ئیشی جدی لەسەر و بابەتە بکرێت تەنها ئیشکردن نەبێت لەسەر ئامارەکان بەڵکو هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێگە چارەی گونجاو بۆ کەمکردنەوەی ئەو توندوتیژیانە. ئێمە بەڕاستی ئەو کەیسانەیەنە لای ئێمە ئەو ژنانن کە ڕوبەڕووی توندوتیژی خێزانی بوونەتەوە و گەشتونەتە ڕادەی کێشەی جیابوونەوە و تەلاق، چونکە ئێمە لە سەرەتای کێشەکەەوە نیانە لای ئێمە ئەچنە نووسنگەکانی تایبەت بە توندوتیژی خێزانی ئەوان لێ ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە ڕێگە چارەیان بۆ دابینەکەن، پاشان ئەگەر پێویستی بە ڕێکاری یاسایی بۆ دەنێرێتە لای ئێمە تەنها ڕێکاری یاسایی دابینەکەین بۆ ئەو ژنانە و پاش ئەوەی کە مۆڵەتێکی ئەینێ کە خۆی بیرکاتەوە بڕیار بات کە ئەوێ جابێتەوە یاخودنا و دوجار ئێمە ڕێکاری یاسایەکی بۆ ئەبینین لە ناو دادگایە بەوەی کە ئەچێت بۆ خۆناخی جیابوونەوە یاخودیاننا و ئێمە پاڵپشتی ئەەکەین و زۆر جارێ ئەو کەیسانێک کە بەداخەوە ئەکوژرێن لەلایەن هەر کەسێکی خێزانەکەیان لە دەروی خێزانەکە ئەگەر داوای هاوکاری لە ئێمە بکەن ئێمە پارێزە دابینەکەین بۆ کەیسەکانی کوشتنی ژنان. ڕاستیدا بە یاسا سەروەر بێ بۆ هەموو تاکێک بۆ هەموو لایەک ئێمەش لەگەڵ ئەوە نین کە جیاوازی بکرێت لە بینی کەسێکە کە ژن بێ یاخود کە پیاو بێ هەموو یەکسان بن لە بەردەم دادگایە، بەڵام بەداخۆ کەیسەکانی کوشتنی ژنان زۆر بە جددی ئیشی لەسەر نەکراوەوە گرنگی پێ نەدراوە بەوەی کە زۆر جار دۆسیەکانی ژنان دوا ئەکەون لە کاتی لە کۆڵینەوە دادگاییەکانیان دو ئەکەوێت جاروێ 2 ساڵ بۆ 3 ساڵی پێچێت تاکو ئەم پرۆسی ئەچێتە پێشەوە کە ئەمە هەمیشە داوایەوەمان کردوکە پێویستە دادیایکی سەر بەخۆی تایبەت هەبێ بە کەیسەکانی کوشتنی ژنان بۆی زوو یەکلای بکرێتەوە بەڵگەکان زوو کۆ بکرێتەوە ئەو کەسی کە تاوانبارە بە زووترین کات بە سزای خۆی بگات. پێویستە کە بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی گرنگە بۆ هەموو تاکێکە بە تەنها بە ڕێکخراوەکان ناکرێت بەڵکو پێویستە حکومەت پلانێکی هەبێ و استراتیژی خۆی هەبێ لەسەرەوەی کە هەموو وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان پابند کا بۆی لای خۆیانەوە هۆشیاری یاسایی بڵاوکردنەوە و لە هەمان کاتیش ئەبێ ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی باشیان هەبێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری تاک و پاراستنی خێزان و هەروەها بەوەی کە تاک لە کۆمەلگای ئێمەوە شار بکرێتەوە لەسەروی ئەرک و مافەکانی چی ئەمە چ لە ڕێگەی پرۆسی خوێندنەوە و چ لە ڕێگەی ڕیکلام و ڕاگەیاندنەکانەوە و چ لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە. لەبەرەوەی تاک لە کۆمەلگای ئێمە وشیار نییە و ژن جارێکی تر ئەبێتەوە بە قوربانی لەوەی کە هۆشیاری نییە لەسەر مافەکانی خۆی، بۆیە زۆر گرنگە کە وشیار بێت و بزانێت لە کاتی هەبوونی کێشەیە پەیوەندی بە کێواکە و سەردانی چ دەستگایەکەوە چۆن ڕاوێژوەرێک دێت، چونکە بەداخەوە زۆربەی جارە کەیسانی کێنە لای ئێمە لەبەرەوەی کێشەکەیان زۆر قوڵ بووە لەبەرەوەی کە نەیزانیوە چۆن چارەسەری بکات لەبەرەوەی کە زۆر کەس تەداخلی کردووە لە چارەسەرکردنی کێشەکەیان لەوەی لە سەرەتایە زۆر بە ئاسان بوو بێ، بەڵام دواتر بەهۆی ئەوەی نەشارەزاییەوە بەهۆی نەهۆشیاریەوە کێشەکەی گەورەتر بوو و گەشتۆتە ڕادەی توندوتیژی خێزانی، گەشتۆتە ڕادەی توندوتیژی دەرونی و جەستەیی و لێکەوتی خراپی لێکەوتۆتەوە.